تەوەریەم جارەمان لە هەڵەبجەوەیە تایبەتە بە گفتوگۆکردن دەربارەی گۆڕانکاریەکانی نرخی دینار و دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقدا بۆ مەبەستە میوانداری پسپۆڕێکی ئابووریمان کردەوەیش بەڕێز کاک عیماد مەحموودە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانایە. کاک عیماد سڵاوی خۆی گەورەت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونە ئەم گۆڕانکاریە زۆرەی کە بەسەر نرخی دۆلار و دینارا دێ لە بازاڕەکانی عێراق و کوردستانە تاکەی بەردەوامە بێ. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بینەروبی سەری پەیام. بابەتەکە بابەتێکی گەرم و حەساسی ڕۆژە، زۆر گرنگە و کاریگەری لەسەر ژیانی تەواوی هاوڵاتیانەیە، چونکە هەر گۆڕانکارێک لە بەهای دۆلارە ڕووبدات بێگومان کاریگەری لەسەر خەڵک دەبێ. بۆچی؟ چونکە تەواوی کاڵا و شمەک و خزمەتگوزاریەکان هەموو ئەو شمەک و کاڵانەی کە ئێمە مامەڵەی پێوە دەکەین لە ژیانی ڕۆژانەماندا بەداخەوە بەڕێژەی لە سەدا 90 هەمووی کاڵا و شمەکی دەرەکیە، واتە ئێمە وڵاتێکی ئیسلاکین بەکاربەرین. بۆیە ئەم بارودۆخە تقریبان کە لە بەسەحوتی 11 ساڵی ڕابردووە دروست بۆ پاش ئەوەی کە بانکی فیدرالی ئەمریکی بانکی مرکزی ئەمریکی لەسەر پلاتفۆرمی ڕێکەوتن بناوی نظامی سویفتەوە بڕیارەندرا کە هەرچی کۆمپانیا و بازرگان هەیە بڕاتە ناو ئەو نظامەوە، هەرچی مامەڵەی دارایی هەیە لە ڕێگەی ئەوە بکرێت. بۆیە هەتاوەکو ئەو کاتەی کە تەواوی بازرگانەکانی درا و بازرگانە گشتیەکان خۆیان لەگەڵ ئەم نیزامە دەگونجێن دەڕۆنە ناو ئەم نیزامەوە، هەرچی مامەڵە و حواڵیان هەیە لە ڕێگەی ئەوە دەکرێت ئەم بارودۆخە تقریبان تاکو ئەو کاتە بەردەوام دەبێت. واتە هەتا ئاشنابوونی بازرگانەکان بەم نیزامە ڕەنگە ئەم حاڵەتە بەردەوام بێ و نرخ بە و ناجێگیرە بمێنێتەوە. زۆر باشە، تاکەی بەردەوامە بێ ئەم ناجێگیری کە ئێستا لە دۆلاردا هەیەەوە لە بازاڕەکانی گرتوتەوە. ئایا کاتێکی دیاریکراو هەیە خودت پێشبینیەک هەیە بۆ داهاتوو؟ پێشبینیەکە پێوەستە بەوەی کە چەندێک بازرگانەکان بتوانن لەگەڵ ئەم نیزامە خۆیان بگونجێنەتەوەکو زووتر بازرگانەکانی درا و بازرگانە گشتیەکان داخڵی ئەم نیزام بن بڕۆن ناو نیزامەوە، ئەوە کاتەکەی بابلین خێراتر دەبێت و زووتر دادەبازێ. بەڵام ئەگەر مەسەلەن درەنگتر داخلی ئەم نیزام بن ئەوە بێگومان کاریگەریەکان خراپترە بنەوە زەمن و کاتێکی زۆرمان پێویستە بۆ ئەوەی بابلین دۆلار بۆ سعری خۆی دابەزێتەوە. کاک عیماد، ئێستا بانکی ناوەندی چەند نرخێکی داوە بە دۆلار کە ئەو بەو نرخانە دۆلار لە ناو بازاڕەکانە ناکڕێت و نافرۆشێ، ئەم هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کەمی خستنە ڕووی دۆلار لە بازاڕەکانە. ئێمە زانین پێش ڕوودانی ئەم فەوزایە پێش بسەحوتی 11 بانکی مرکزی بە ڕێژەیەکی باش دۆلاری دەخستە بازارەوە، ڕۆژانە لە نێوان 200 بۆ 250 میلیۆن دۆلاری دەخستە بازارەوە. بەڵام لە دوای ئەو بەروارەوە ئەم ڕێژەیە بۆ ڕێژەی 150 بگرە زیاتریش کەمی کردووە کە ئەوە بازاڕەکانی عێراق و بازاڕەکانی هەرێمی کوردستان تێناکە، کەواتە خواستێکی بازرگانی گەورە هەیە بۆ چی؟ خواستێکی بازرگانی زۆر هەیە بۆ دۆلار. ئەو بڕێکەوە عەز دەکرێت بابلین بڕێکی زۆر کەمە پێویستە ئەم بڕا زیاد بکرێەوە، توانای خستنە ڕووی ئەم بڕێش زیاتر پەیوەندیدارە بەو نیزامی سەکۆی بەیاناتەوە کە هەتا بڵێ ئەم نیزامە نیزامێکی شەفافە، بەڵام نیزامێکی تا ڕادەیەک ئالۆزە 12 مەرجیدا ناوە لەسەر ئەو کەسانەی کە تەڵەبیان هەیە لەسەر کڕینی دۆلار کاتێکەوە بازرگانێک تەڵەبێک تەقدیمەکات بۆ ئەوەی بڕی ئەو پارەیەکەوە پێویستێتی وەری بگرێت ناتوانێت بە ئاسانی بەدەستی بێنێکە لەو کاتێک کە نەیتوانی با بڵێن پارەکە بەدەست بێنەوە بە ناچاری دەگەڕێتەوە بۆ بازاڕی ڕەش، واتە لە بازاری هاوتەریب لە ئابووریدا ئەوەی پێدەوتیە بازاری دۆلارەکە بە ناچاری بڕی ئەو پارانەی کەوا پێویستێتی بەدەستێنێ و بازرگانی گوێی لەوە نییە مەسەلەن بڕی ئەو دۆلارات چەندێک و چۆنە بە چی شێوێک بەدەستی دێنێ گرنگەوەیە لەو کاتە و لەو بەروارەدا ئەو دراوی دەستکەوێ ئەو پارەی دەستکەوێەوە بە ڕێگەیەک لە ڕێگەکان حواڵی دەرەوکاوە کاڵا و شمەک و خزمەتگوزاری پێداویستەکانی خۆی پێ بکرێ. کەواتە ئێستا لە ئێستادا خواستێکی زۆر و لە ڕادەبەدەری بازرگانی هەیە بۆ دۆلار و بانکی مرکزیش ئێستا بەپێی یاساوە بەپێی ئەو پلاتفۆرمەی کەوا هەیە یعنی خۆسەری خۆی ناتوانێت ڕاستەوخۆ هەم بە شێوەی کاشم بە شێوەی حواڵە با بڵێن پارە عەرز بکات تەنها لە ڕێگەی ئەو نیزامەوە بێ کە ئەو نیزامش نیزامێکی دارایی جیهانیە کە ئەمریکا سەرپەرشتی دەکات زیاتر لە 200 دەوڵەتی جیهان ئێستادا مامەڵەی پێوە دەکەن، کەواتە دەتوانین بڵێن لە ینی زۆرینەی دەوڵەتانی جیهان مامەڵەی پێوە دەکەن و هەروەها 11,000
کۆمپانیا لە جیهانە مامەڵی پێوە دەکا ئەم نیزامە بۆیە لە یەکی کانونی دووەمی ئەم ساڵدا بڕیار درراوە کە عێراقیش هاوشێوەی وڵاتانی تر بڕاتە نا ئەو نیزامەوە و حەچی مامەڵی داراییە مالیە لە ڕێگەی ئەو نیزاوم بکرێت. ئەمە یەکێکە لە حاڵەتەکان کە ینی بە شێوەی ڕاستەوخۆ ناتوانرێت ینی جاران مەسەلەن بانکی مرکزی پارەی عەرز دەکرد دۆلاری عەرز دەکرد و ئەو کەسانی کە مەسەلەن دۆلاریان ئەویست لە ڕێگەی ئیمێڵێکەوە لە ڕێگەی پەیوەندێکی تەلەفۆنیەوە لە ڕێگەی نامەیەکەوە چەندێ پارەیان بیویستایە لە کەمترین کاتتا دەڕۆشتە سەر حسابەکەیان و بۆ هەر وڵاتێکیان بیویستایە بەبێ لێپرسینەوە دەڕۆژ بەڵام ئێستا ئەوە نەماوە. ئەوە هەیە عەرزی دەکات با بڵین کە بازرگانێک خواستیە بۆ دۆلار نیزامی سویفت وەڵامی دەداتەوە ئەگەر معلوماتەکان زانیاریەکان دەقیق نەبن لەو ڕۆژە وەڵام نادرێتەوە کە وەڵام نەدرایەوە ئەوە خواست زۆر دەبێ و خستنەڕوو لەو ڕۆژەدا کەم دەبێ و شکاریگەریەکی با بڵین سلبی لەسەر بازارەکانی دروست دەکات. حاڵەتێکی ترێ حاڵەتی دەرونیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان تاکو ئێستا متمانیان بە دۆخەکە نییە و بڕێکی زۆر دۆلار لای هاوڵاتی ماوەتەوە تاکو ئێستا مەسەلەن توانای ئەوەی نییە حەزی لەوە نییە کە دۆلارەکەی عەرز بکا بۆچی تاکو ئێستا با بڵین گومانێکی لەسەر دۆخی بازار و دراوی بازار و ئەوە هەیە ئەوەش کاریگەری هەیە کە تا ڕادەیە خەڵک لە بازارا بکشێنەوە واتە هێشتا گومانەکان لای خەڵک با بڵین نەڕوێتەوە بە تاواتی ئەمەش پێویستی بە کاتێک هەیە کە تاوەکو ئەوەی کە لە چەند ڕۆژی داهاتوە لە سەرمانی داهاتوە وردەوەدا عەرزی دۆلار بە نیزامی سۆیفێت زیاد بکرێ عەرز بکرێ ئەو کاتە ئەو گومانانەش نامێنێتەوە تا ڕادەیەک نرخی سعری سەرفی بانکی ناوەندی نزیک دەبێتەوە لەو نرخی کە لە بازارەکاندا هەیە کە ئێستا لە نێوان 150 بۆ 153دایە. و بابەتێکی تریژ هەیە ینی بەشێکی زۆریش لە بازرگانەکان تاکو ئێستا بە شوێن هەلا دەگەڕێن بە شوێن فرسەدا دەگەڕێن پێشتر مەسەرەن دۆلاریان بە نرخێکی زیاتر لە بازاردا کردێ بە تایبەتی لە دوومانگی پێشودا کە بینیمان بەهای دۆلار بە ڕێژێکی بەرچاو بەرزبووە ڕەنگە بیانەوێت ینی بە جۆرێک لە جۆرەکان بازاڕیان احتیکار کردبێت و بیانەوێت بەشێک لەو دۆلارێک کە ئێستا لە بەردەستیان نەماتەوە بۆ سیعرەی بیفرۆشن و خۆیان لەو زەر و زیانە بپارێزن تا ئەو کاتێکەوە سپلی دۆلار بە شێوەیەکی با بڵین هێواش هێواش قۆناغ بە قۆناغدا دەوەزێتەوە. باشە عێراق خەریکە پێ دەنێت لەناو مامەڵەکردن بە دینارە و پاشەکشێکردن لە دۆلار لەناو بازارەکاندا ئەمە تا چەندێک لە قازانجی هاوڵاتیاندایە؟ بەڵێ خۆی دەبوو عێراق لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە ساڵی 2003ەوە ئەم هەنگاوی بنایە چونکە ئەمە با بڵێن شتێکی یاساییەوە تەواوی وڵاتانی جیهان لەسەر تاسەری دنیا وڵاتانی کە وڵاتی زۆر پێشکەوتن وڵاتی دواکەوتن وڵاتی تازە پێگەشتون هیچ وڵاتێک نییە کە عوملەی سەرەکی خۆی واتە دراوی نیشتیمانی خۆی بەکارێنێ وە ڕێگە نادا یعنی سەیری وڵاتانی ئیقلیمی بکە دەوروبەرمان کە وڵاتانی جیهان کە هەموو وڵاتان با بڵێن عوملەی سەرەکی خۆیان بەکارهێنن و ڕێگە نادەن عوملەی دووهەم وڵاتی ئەژەمی بەکاربهێنێ. بەداخەوە لە دوای پرۆسی ئازادی عێراق با بڵێن جۆرێک لە فەوزایی بەرەڵایی دارایی هەبووە لە عێراقدا بەشێکی زۆر لە مامەڵەکان بە شێوەیەکی گشتی ئێستا لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستانە بە دۆلار دەکرێت کە ئەمەش بەرهەمەکەیەتی کە ئێستا ئەم دەرئەنجامەی لێکەوتوێتەوە. ئێمە بینین هەر کاڵاوشمەک و خزمەتگوزاری پێداویستێک ئەگەر نرخەکەی لە 10,000 دینار مەسەلەن زیاتر بێ لە مارکێت و لە بازارەکانە بە دۆلار مامەڵی پێوە دەکرێتەوە دۆلاری سیعرێکی با بڵێن جێگیر نییە کە جێگیر نەبوو کاریگەری لەسەر بازارەکان دەبێ. ئەم هەنگاوە هەنگاوێکی زۆر باشە هەنگاوێکی دروست و ئەرێنیەوە پێویستە عوملەی سەرەکی وڵات بەکاربێنێ خۆزگا زووتر ئەم کارە بکرایەوە کار نەگەیشتایە تێرە. بێگومان قازانجێکی زۆر و لە ڕادەبەدەری هەیە یەک لە قازانجەکان ئەوەیە کە متمانێکی تەواوی باش بۆ دراوی نیشتیمانی دەگەڕێتەوە. یەکێک لە پایە گرنگەکانی ئابووری لە هەموو وڵاتێکدا ئەوەیە کە پێویستە ئەو دراوە با بڵێن متمانەی تەواوی خۆی هەبێ بۆ ئەوەی بازرگانەکان هاوڵاتی بەکاربەر زۆر بە ئازادانە و بە ئاسوودەی بتوان مامەڵە بە دراوەکانەوە بکەن. ئەوەی ئەبینین کە ئێستا خەڵک بە ئاسوودەی مامەڵە ناکا پەیوەندی بەوە هەیە مەسەلەن دراوی عێراقی لە ماوەکانی ڕابردووە بۆی هەڵبەزین و دابەزینی بەهای دۆلارەوە مەسەلەن نەیتوانیەوە بە شێوەیەکی باش جێگیر بێتوە کاریگەری لەسەر بازارە بێ کاتە یەکێک لە ئیجابیاتی ئەمە نرخ جێگیر دەکات. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کاتێکەوە نرخ جێگیر بوو دەستەی نەهزاها دەستەی چاودێری بازرگانی دەتوانێت بە
شێوەیەکی زۆر باش چاودێری بازارەکان بکە و هەوڵدا تەسعیر لە قانونا پێدەوتێ قانونی اقتصادی پێدەوتێت تەسعیر سعردانان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک سعر دابنێ بۆچی چونکە سعری دۆلار سابتە کە سعری دۆلار سابت بوو بەرامبەر 132,000 دینار ئەو کاتە یعنی نرخەکانیش بەرچاوڕوونیەک هەیە بۆ ئەو کەسانی کە چاودێری بازار دەکەن دەتوانن زۆر بە ئاسانی بەڕوونی یعنی سعر لەسەر کاڵا و شمەک و خزمەت گوزاریەکان دابنرێەوە ئەو فەوزایی لە سعردا هەیە لە جێگەیەک سعرێکە و لە جێگەیەکی سعرێکی ترە ئەو شتە نەمێنێت لە هەمووی گرنگترە وەک ئاماژەمان پێکرد سەقامگیری ئابووریە سەقامگیری بازرگانیە سەقامگیری نرخە کە ئەمەش کاریگەرێکی باش لەسەر ئابووری دروست دەکاوە خەڵکیشی زۆر بە ئاسوودەی مامەڵە دەکەن و کاریگەری لەسەر پەرەپێدان و پەرەسەندنی ئابووری وڵات دەبێت و گەشەیەکی ئابووری باشی لێ دەکەوێتەوە. زۆر باشە کاکمات لە سەر درێژکراوی ئەو هەوڵی پێشوو هەوڵەکەیە بۆ ئەوەی کە ئەو مامەڵانەی پێشتر کە بە دۆلار کراون بۆ نەکڕینی تیکتی فڕۆکە یاخود دانەوەی قستی یەکەکانی نیشتە جێبوون لە ڕێگەی دینارەوە ئەنجام درێ ئەمەیان چۆنە ئایا هاوڵاتی و کەسی فرۆشیاریش تا چەنێ سوود و قازانج لەم جۆرە مامەڵەیە ئەبین ئەگەر مامەڵەکە ببێت بە دینار و بە دینار مامەڵەکە بکرێت بێگومان ئەم هەوڵانە هەمووی بۆ ئەوەیە کە دینار با بڵێن سەقامبیر بێت جێگەی خۆی بگرێتەوە و بەشێک لە هەوڵەکانیش سەرکەوتوو بوون کۆمەڵە ڕێکاری باش گیراتە بەریەک لەو ڕێکارانە کە بلیتی فڕۆکەیە کە بسپێنجی دوو تا 3 ڕۆژ بەر لە ئێستا ئەوە خراوەتە باری جێبەجێکردنەوە ئێستا لە هەموو فڕۆکەخانەکانی عێراق بۆ جۆرە مامەڵە دەکرێت یەکی تر لە هەنگاوە ئەرێنی زۆر باشەکان بریتە لەوەی کە بەشێکی زۆر لە قەرزارانی خاوەن با بڵێن یەکەکانی نیشتەجێبوون کە پێشتر بەداخەوە ئەویش هاوشێوەی مامەڵەکانی تر مامەڵەیان بە دۆلار بووە کە لە ماوەکانی ڕابردوودا کاریگەریی زۆر خراپی لەسەر با بڵێن کرارەکان دروست کرد چونکە دۆلار هەمیشە لە هەڵبەزون و دابەزی نبوو کاریگەری لەسەر داهاتی ئەوانە هەبوو ئەوەیش کاریگەریی خراپی دروست کرده بوو بۆیە ئێستا هەوڵێکی باش هەیە لە 15 دوودا بانکی مرکزی بە نووسراوێک دەستەی وەبەرهێنانی عێراقی ئاگادار کردوتە کە پێویستە نووسراوە بکرێت و هەموو باڵێن هەموو وەبەرهێنەکانی عێراق لە هەموو پارێزگاکانی عێراق پێویستە مامەڵە بە دیناری عێراقیەوە بکەنواتە لە بەرامبەر هەموو 100 دۆلارێکە 132,000 دینار بسەنێت لە 21دا ئەم نووسراوە تامیم کراوە بۆ هەموو پارێزگاکان بەڵام قۆناغی جێبەجێکردنەکەی تەسەوەر دەکەم کەوێتە لە چەند ڕۆژی ئایندا ڕەنگە دەڕۆژ زیاتر نەخایەنێ کە ئەمە تەعمیمەکرێت بۆ هەموو پارێزگاکان و هەموو شوێنەکان و پێویستە هەموو باڵین یەکەکانی نیشتەجێبوون بڕۆنە ژێرباری ئەم داواکاریەوە کە بێگومان کاریگەریی باشی دەبێت ئەویش بەو ڕێکارە دەبێت کە بانکی مرکزی داوای کردووە لە وەبەرهێنەکان هەمویان کە ڕقم حسابیە بکەنەوە لە ڕێگەی ئەو ڕقم حسابیەوە مانگانە هەموو یەکێکی نیشتەجێبوون چەندێ قەرزی لای بەشداربووەکانی خۆی بێ مانگانە بە بڕی ئەوەنە دۆلاری پێدەدێت دواتە لە بەرامبەر هەموو 100 دۆلارێکە 132,000 پێدەدێت بێگومان لایەنە ئیجابیەکەی ئەوەیە کە بەشێکی زۆر لە داهات بۆ بەکاربەرەکان دەگرێتەوە بەوانەی کە خاوەن یەکانی نیشتەجێبوونن لە بەرامبەر هەموو 100 دۆلارێکە ئەو جیاوازی نرخی کە لە نێوان بازارەکانی عێراق و باڵێن بازاری دۆلار و دراودا هەیە دەگرێتەوە بۆ بەکاربەر کە ئەمە کاریگەریی باشیە بەکاربەر دەتوانێت مەسەرەن ئەو داهاتی بۆی دەگرێتەوە لە شتێکی تردا سەرفی بکە و هەروەها کاریگەری دەبێت لەسەر بابەتی با بڵێن ئەو هەڵاوسانی کە لە بازار هەیە چونکە بەشێکی زۆر لەو پارەیە عەرز ناکرێتە ڕوو کە ئەوەش ڕێژەی هەڵاوسان بە ڕێژێکی بەرچاو کەم دەکاتەوە کاریگەریی باشی دەبێت ئەمە تەنها سوود و کەڵکی بۆ کڕیارەکان و خاوەنیەکانی نیشتەجێبوون نییە بەڵکو کاریگەریی زۆر باشی لەسەر وەبەرهێنەکانیش دەبێت ئێمە زانین بەهۆی قەیرانەی کە لە ماوەکانی ڕابردوودا ڕوویداوە بە تایبەتی لە 2 ساڵ پێش ئێستا کە بە تایبەتی لە مانگی 2 ساڵی 2021دا کە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی باوری بانکی مرکزی بە ڕێژەی لە 121 دایشکان لە 180,000 بۆ 146,000 ئەوە کاریگەری لەسەرەوە بوو کە بەشێکی زۆر لە هاوڵاتی نەیتوانی لە کات و لە زەمەنی خۆیدا بەشێک لە قیسەکانی بجێڕێتەوە ئێستا بەم بڕیارە ئەگەر بەهای دۆلار مەسەرەن لە نێوان 132,000 دینارە جێگیر بکرێەوە بەشێکی زۆر لە خاوەن قیسەکان دەتوانن بە ئاسانی و بە خێرایی قیسەکانی خۆیان بگێڕنەوە کە ئەمیش کاریگەریی باشی لەسەر خێرایی جوڵاندنی کارەکان دەبێت
و بەشێکی تر لەمە ئەوەیە کە مەسەرەن بازرگانەکانی وەبەرهێنان با بڵێن وەبەرهێنەکان ئەوانیش زۆر بە ئاسانی دەتوانن لە ماوەیەکی کەمدا لە ڕێگەی ئەو ڕقم حسابیەکەوا دەیکەنەوە بەشێکی زۆر لە با بڵێن قیسەکانی خۆیان بە دۆلار وەربگرن و حتمەن ئەوانەی کە بەشداربوون لە 100 ماگانە نەیانتوانێت بۆی دۆخی خراپی دارایەنەوە نەیانتوانیوە ڕێژەی با بڵێن قیسەکان لە کاتی خۆیان بگێڕنەوە بەڵام کە بەم جۆرە بوو بە خێرایی دەگەڕێتەوە بۆوان و بازرگانەکانش دەتوانن بڕی ئەو پارەی وەرگن و ئەو دۆلارەی پێویستیان نییە مەسەرەن دەتوان لە بازاری دۆلارەکە بازاری هاوتەریبا بە نرخێکی باشتر بیگەڕنەوەکەواتە کەڵک و قازانجێکی زۆر و لە ڕادەبەر دەریشی بۆ وەبەرهێنەکان دەبێت. زۆر باشە کاعیمەت ئەگەر بەردەوام مامەڵەکان بە دینار بێت ئەو کاتەگەر کەسێک یان بازرگانێک پێویستی بە دۆلار بێت پێویستە چرەکارێک بگرێتە بەر. خۆی دوو هەنگاو هەیە گیراوەتە بە لایەن بانکی مرکزیەوە دوو نووسراو کراوە نووسراوێکیان بۆ با بڵێن بانکی بازرگانی دراوە بۆ سەرافینە ببورن کە ئاگادار کراون تۆ تاوەکو سیویەکی شەش هەموو با بڵێن بازرگانەکانی دراو لە چوارچێوەیەکدا یەک بگرن بە شێوەی گروپ 5 کۆمپانیا دە کۆمپانیا زیاتر کەمتر بۆ جۆرە یەک بگرن تاوەکو بێبەش نەکرێن لە بڕی ئەو پارەی کە لە بانکی مرکزی و پشکە هەفتانە ڕۆژانە وەری بدەگرن. نووسراوێکی تریش کراوە کە تاوەکو سیوێکی 12 پێویستە هیچ کۆمپانیایکی بازرگانی گشتی بۆ هەموو کاڵا و شمەک و خزمەتگوزاری پێداویستیەکان نەمابێ تاوەکو سیوێکی 12 نهاتبێتە ناو ئەو نیزامی سویفتەیەوە ناوی خۆی تەسجیل نەکردبێت و ڕقم حسابی نەکردبێتەوە. خۆی هەموو ئامانجەکە ئەم شتانە بۆ ئەوەیە کە ئیتر نابێت مامەڵە بە دۆلاری ئەمریکی بکرێت واتە مامەڵە بە نرخەکەی دەکرێت لە بەرامبەر 132,000دا بەڵام مامەڵە بە دۆلار ناکرێت. تەسەور دەکەین لە ساڵی ئایندا کە ینی بە هیچ جۆرێک مامەڵە بە دۆلاری ئەمریکی ناکرێت کار بۆ دەکرێت ئەو کەسانی کەوا پێویستیان بە دۆلارە لە بانکی با بڵێن لە بازرگانانی دراو لە بازرگانی گشتی پێویستە بڕۆن لە ڕێگەی ئەو ڕقم حسابیانەوە درای خۆیان دۆلاری خۆیان بە 132,000 دینار لە بانکی مرکزی وەربگرنەوە تعاملی 132,000 دینار لەگەڵ هاوڵاتیا بکەن هەر بۆ نمونە کاتێکەوە مەسەرەن هاوڵاتیە بە کاربەرێک ئەگەر بێ موبایلێک بەدەست بهێنێ بە نرخی 400 دۆلار پێویستە بڕی 432,000 دیناری بە خاوەن کارەکە بداواتە خاوەن دوکانەکە بدا خاوەن دوکانەکەش پێویستە مەسەرەن 132,000ەکە بە بازرگانە وەکی لە سەرێکیەکە بدا وەکی لە سەرێکیەکەش دەڕوا لە 132,000 دینارەکەی خۆی 100 دۆلارەکەی خۆی لە بەرامبەر 132,000 لە بانکی مرکزی دەگۆڕێتەوە کەواتە تعاملی سەرەکی بانکی مرکزی بەم جۆرە دەبێت واتە تعامل لەگەڵ بازرگانە گشتی وەکی لە سەرێکیەکانە دەکات بە 132,000 دینار ئەو دۆلاریان بۆ دابین دەکات و پێویستە مامەڵەکانی تر بە دۆلار بە دینار بکرێت کەواتە ئەمە هەولێکە ڕێکارێکە گیراوەتە تاوەکو لە ساڵی ئایندا هیچ هاوڵاتیی عێراق پێویستی بە دۆلار نەبێنێ بەڵام بۆ ئەم قۆناغە کە هەیە ڕەنگە تاوەکو سیوێکی 12 شانبەشانی حواڵەکردنی دۆلاری ئەمریکی ینی لەگەڵ خستنەڕووی حواڵە کاشێکی کەمیش دەخرێتە ڕوو تاوەکو ئەم ڕێکارە بە تاوەتی جێگە و ڕێگەی خۆی دەگرێت و دەکەوێتە سەرپێی خۆی کەواتە بە هیچ جۆرێک ینی ئیش بۆ دەکرێت کە هاوڵاتی لە ماوەکانی داهاتوودا لە شەشەمانی داهاتوودا پێویستی بە دۆلار نەمێنێت و بە مامەڵەکانی هەمووی با دینار بێواتە 100 دۆلار لە بەرامبەر 132,000 دینارە بکرێت کە ئەمەش هەنگاوێکی باش و ئەرینی دەبێ ئینشاڵڵا. کاکماد ئێستا جگە لە ناجێگیری نرخی دراوەکان کێشە لە حواڵەکردنی پارەشە دروست بووە پێشبینیتان چیە بۆ حواڵەکردن ئایا کرێمەش بکرێ بە سیستەم؟ خۆی بابەتەکە وەک ئاماژەمان پێک لە سەردەتای بەرنامەکە پێویستە بە نظامی سۆیفز سەکۆی بەیاناتەوە ینی بانکی مرکزی هەوڵی داوە هەموو مامەڵە دارایەکانی هەموو مامەڵە دارایەکان لە عێراقدا لە چوارچێوەی نظامی سۆیفتا بێ ئێستا سەرجەم بۆرسەکانی عێراق سنووردا کرا قویدێکی زۆریان خراوەتە سەر نابێ هیچ کەس و هیچ با بڵێن سەرافێک دۆلار با بڵێن حواڵە بکە ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکە یا کۆمپانیا و شوێنەکانی بکە ئیلا لە ڕێگەی بانکی مرکزی و نەبێ یا لە ڕێگەی ئەو بانکان ببرن یان لە ڕێگەی ئەو با بڵێن ئەو بانکانەوە نەبێت کە حکوومەتی با بڵێن بانکی مرکزی خۆی ڕێگەی پێداوە کە
قورسێکی دروست کردووە بۆ بازرگانەکان بە ئاسانی ئێستا ناتوانن لە ڕێگەی بانکە ئاسایەکانەوە با بڵێن دۆلار ڕەوانەی دەرەوە بکەن. ئەم ڕێکارە ڕەنگە زەمانێکی بوێ کاتێکی بوێ تاو کاتەی بە تەواوی بانکەکان بە تایبەتی بانکی بازرگانی دراو داخڵی نظامی سویفت دەبن و بە ئاسانی دەتوانن لە ڕێگەی ئەو نظامەوە هەر حواڵەیەکیان بێ بۆ وڵاتێکی ڕەوانە بکەن. بەڵام ئەوەی ئێستا هەیە نرخی حواڵش گران بۆ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆەوەی کە بە چەند دەستێک مەسەڵەن ئەم حواڵە دەکرێت. بەڵام ئەو کەسانی کە ئێستا مەسەڵەن حواڵە دەکەن ئەگەر بەشێکی زۆریشیان داخڵی ئەم نظامە بوون و ئەو ڕێگەیان گرتوۆتە بەر و بە ئاسانی دەتوانن حواڵەی خۆیان بکەن بەڵام بەو پێ و بەو مەرجانەی کەوا ئەویسمان. بەڵام عمومەن دەبێت یعنی هەتاوەکو سیویەکی شەش تەواوی بازرگانانی دراوە سەرافی ناوی خۆیان تەسجیل کردبێت لە بانکی مرکزی و ڕقم حسابی خۆیان کردبێتەوە داخڵی ئەو نیزامە ببوون و هەر بە ڕەپارەیەکیان بوێت لە ڕێگەی ئەو نیزامە حواڵێ بکەن واتە ئەو ڕێگە کلاسیکیە کۆنا تەواو و بەسەر شووە مەسەڵەن بازرگانێک بوێ لە ڕێگەی ئیمێڵێکەوە یا ڕقم تەلەفۆنێکەوە یا واتزەپێکەوە بوێ چەندێک دۆلار دراو بۆ هەر شوێنێ بۆ هەر وڵاتێک بوێ حواڵێ بکە ئەو ڕێگە کۆتایی هاتووە و ئەمەش لە بەرژەوەندی گەلی عێراقا یعنی لە بەرژەوەندی زیاتر لە 40 ملیۆن هاوڵاتیایە کە ئەم نیزامە هاتووە تا ئاراوە نیزامێکی تازەیە نوێیە جیهانیە کە هەموو خەڵکی عێراق کەڵکی لێوەردەگرێ ڕاستە ڕێکارەکان تۆزێت توندن قورسن تۆزێت زەمینی دەوێت بەڵام بەرهەمەکەی شیرین دەبێت بە تەواوی گەلی عێراق و ئاوری عێراق بە شێوەیەکی باش و ڕێکوپێک دەخاتە سەر شارڕێگەی خۆی و ئەو قۆناغە دەبڕێ ئینشاءڵڵا کە هەمومان چاوەڕێی لێ دەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عیماد مەحموود پسپۆڕی ئابووری سپاس بۆ کاتێ بێ بەدبەخشی. زۆر سپاس بۆ ئامادەبوونە.